بەهەشت و جەهەندەمێک دەکاردا نییە. بەهەشت هەرە و ئارامشەیە کە پاش مردن ئەم مرۆڤە ڕەنگ کێشاوە دەبێت بە بەشی. چۆن دەگونجێ کە تەرمەکانی ڕزاوی مرۆڤەکان زیندوو ببنەوە و ببنە خاوەنی ڕۆح. ئەمە چۆن مرۆڤی عاقڵ قبوڵی دەکات؟ ئەگەر لە نێوان ئێوەدا کەسێک هەیە کە قسەکانی ڕاست و دروستی من ڕەت کاتەوە، من بۆ باسکردن لەگەڵ ئەو ئامادەم. بەڵام دڵنیابن کە هیچ کەس ناتوانێت لە بەرامبەری بەڵگەکانی عەقڵدا ڕاوەستێ. ئەمن بە خوداکانی خۆم و بە خودای ئێوە سوێن دەخۆم کە قیامەتێک دەکاردا نییە و پاش مردن کەسێ زیندوو نابێتەوە. سەیرە تۆ بە شتێک بڕواتەیە و سوێن دەخۆی کە ئەوەت نەدیوە. مەگەر چی بووە؟ تۆ دەتوانی سوێن خۆی کە پەری دەریایی لە هیچ دەریایەکدا پێدا نابێت؟ دەتوانم سوێن بخۆم هەتا ئێستا کەس وەها بوونەوەرێکی نەدیوە. بێشک پەری دەریایی خۆشتێکی خەڵەیاڵیە. وەڵامی پرسیارەکە بدەوە. دەتوانی سوێن بخۆی کە پەری دەریایی لاڕادا نییە؟ نا، ئەمن خۆتەواوی دەریاکانم نەدیوە. بەڵام کەسیش نەیتوانیەوە بیسەلمێنێکە هەیە. مەگەر تۆ لەو دنیاوە گەڕاویتەوە؟ نا، من ئەسڵەم بڕوام بە جیهانی دیکە نییە. کەوایە تۆ لە جیهانی دیکە نەگەڕاویتەوە. ئایا مسافرێک یا شاهدێک لە جیهانی دیکەت بە چاو دیوە؟ نەخێر، وا نازانم وەهابوونەوەرێک هەبێت. و ناشزانم کە کەسێک وەهابوونەوەرێکی دیت بێ. تۆ وەها قایم سوێندت خوارد کە من وامزانی بۆ خۆت جارێ مردنت تاقی کردوتەوە و دیوتە کە پاش مردن هیچ باسێک نییە. و یا لە زمانی مردوویە کە زیندوو بووەتەوە دەیگێڕیتەوە. من دڵنیا مردوویەک کە پواوە یان لە ناوچووە هیچ کات زیندوو نابێتەوە. هەرەمە بەس نییە؟ بڵێ ئەمە زیندوو بوونەوەی مردوویەکمان نەدیوە. ئەگینە زۆرێک لە پێغەمبەران مردووگەلێکیان زیندوو کردوتەوە و هەمووانیش بە چاو دیویانە. منە و شتەی کە نەمدیوە چۆن بڕوای پێ بکەم؟ چۆنکو وا دەزانی کە خوددا دەبێ بۆ دانەدانەی بەندەکانی مردوو زیندوو بکاتەوە تاکو بڕوا بە قیامەت بکەن. تاقە موعجزەیەک بۆ تەواوی سەردەمەکان و ڕەگەزەکان ئەگەر بیانەوێ بڕوا بکەن بەسە، و ئەگەر نەیانەوێ بە چاویش ئەگەر بیبینن بڕوا ناکەن. هەروە کە زۆرێک مردوو زیندووکردنەوەی مەسیحیان بە سیحر و جادوو لە قەڵەم دەدا. من ئەوەندە گەوج نیم کە ئەو شتەی کە نایبینم بڕوای پێ بکەم. بێ بڕوات بە ئەقڵی خۆشت نەبێ، چۆنکو بە چاو نایبینی. بابە فەیلوت چاک وڵامی دایەوە. بۆ خۆشی نەیدەزانی کە کامێک دروستە. ئەگەر بڕیاوا بێ کە هەر کەسێ لە قیامەت دڕدۆن بێت، ئیدەی کۆفر هەموو جەیەک دەگرێت. لێرەدا چ دەکەن؟ خەریکە کوفر دەکات. خۆتان وەرن ببینن لەوێ ڕاوەساوە لەوەیە. چۆن دەبن؟ بەرەندن! من ناتوانم بگرم. بڕێکەوە قسە مەکە. ئەمە بۆ گرتووە. بڕێکەوە قسە مەکە. بڕۆوە پێشم کەوە. قازیەکی عادڵ وەکو ئێوە ڕازی دەبێت کە مافی من و ئەو ژنە منداڵە بچکۆلانەم لەناو بچێ؟ زۆر باشە. من تا 2 دینار مافی تۆ لە گەروی ئەو دەچەشمە دەرێ. خدا عمرتان بدات. سبەی نێو بانگ دەکەمە دادگا. جەنابی قازی ئێرە تمەشاکە.
کافرە چی بووە؟ ئەم پیاوە قوربان تەبلیغی بتپەرستیە کرد. ئەو دەبێت لە پێشاوی خەڵک محاکمە بکرێ. بێڵن خەڵکیش بێن. بڕۆی. ئەوە چی ڕووی داوە؟ ینی بتپەرستان مافی تەبلیغکردن یان نییە؟ ئایا بەڕاستی ئەقلی من لە دەست نەچووە؟ نازانم لە خەودام یا بە خەبەرم. باشتر وایە تا زیاتر لەمە شێر نەبووم ئێرە بەجێ بێڵم.